تایبەت لەلایەن خۆم و مامۆستا فەرشاد دەمێنی پێشکەشیکن بە بەڕێوەبەر ئەم بەرنامە کاکە سۆران ئارادوو هەروەها مدیریەت چالارکانی کاکە حەمەی بەرقاڵ و ئەندامان تەسویربەردار ئەندامان پوریا فیلم کاکە ئاتای ڕەحمانی کاکە شادمانی بەرز و بەڕێز هەروە کاکە نامان ئینشاڵڵا جێگای ڕەزامەندی هەموو بینەرێک و بیسەرێکی بەڕێز ئەو برا بەڕێزانە تەک بەتەکیان مامۆستا کەیوان مامۆستا تەهان دیجێ عەدنان استریۆ مەریوان کاکە ئازاد مرادی تایبەت پێشکەشیان بێت ماشاءالله مامۆستا حوسێن مامۆستا بێنام دیجێ ئەدنان ساواندرام تایبەت بۆ چاوەکان سۆران ئارادوو پێشکەشی بێ بژی بژی ساجاني ما دنيا تدوى وكاشتي غارقي ساجان بروي دريا تدوى وكاشتي غارقي ساجان بروي دريا شي ما شاء الله أنصح بنا جد همان على تو وشاهو شادماني هايبت شادماني وحمي تلاركاني البشي سۆران ئارادوو بۆ هونەرمەند 200 ساڵی هونەرمەند فەرشاد ئەمینی چاومانە سۆران ئارادوو بژی بەرەوبەر بەرنامە ئێژێ ئەوە بەرنامەکەیشم کرد و تەواویش بوو زلزلەی ژاو هەری هەرمانگێناوە ساگیان حاڵێم پەشێوە هەری هەرمانگێناوە ڵەیان حاڵێم پەشێوە دەتخوا چون هیلال شێوە ساگیانە بڕۆی تۆش بێوە دەتخوا چون هیلال شێوە ڵەیانە بڕۆی تۆش بێوە هەرێ عەزیز بەگیانۆ جانگیان نیمە دنیاوە هەرێ عەزیز بەگیانۆ ساگیان نیمە دنیاوە دەچوا وەکەشتی غارقی ساگیان بەڕووی دەریاوە دەریا وەکەشتی غارقی ساگیان بەڕووی دەریاوە سۆران ئارادوو بۆ دەستخۆشی لە مدیریەت چالارکانی حەمەی بەرقاڵ بۆ ئاگەی مدیر ئازاد مراشد چاومانە سریۆ مەریوان
چاومانی چی سایبەت پێشەشەکەی بە ئیستریۆ مەنیوان کاکە ئازادی خۆشەویست تایبەت بۆ ئیستریۆی ماهور تایبەت بۆ سەرتەشیدان لە جوانڕۆ پێشەشیان بێ بژێ چاومانە کوڕەکان هەژەمێز دەستیان خۆش بۆ هونەرمەند سۆسخالی هونەرمەند فەشا دەبینی چاوان کوڕەکان هەژەمێز سپاس مزاني تتواضلي انتظارا ضيعت شي مزاني هري عزيز بيانو ياني ما دنيا هري عزيز بيانو ضيعني ما دنيا تتوى وكاشي غاقي سايان بروي درياوة تتوى وكاشي غاقي سايان بروي درياوة دارا كيسار كان يانا داري وانا دارا كيسار كان ساقه داري وادوكيش بتايا هرزه كاري وانا وادوكيش بتاما هرزه كاري وانا سایبەت سۆران ئارادوو بۆ چاوەکان چاقەنە بنیامین خۆمان پێشەشی بێ چاومانی بۆ ئەدمین کەناڵەکەی خۆم هەر بشی تاقانە ئەندامان کوریا بیرم بۆ هەردوو هونەرمەند دڵسۆز خەلی فەرشادەمی چاوان ئەندامان کوریا بیرم ئارادوو بەڕێوەر ئەم بەرنامە بۆ شوعەینامی بۆ سامان سەنتەزینی بۆ ئەندامان کوریا بیرم تایبەتە بۆ ئیسریۆ مەریوان چاوان مامۆستا عەدنان قادری مامۆستا مۆختار دیجێ عەدنان چاوانی دارێ بووەم گیان بەچی لە کۆوێ خۆ بەبێ ئاو سۆز بووەم گیان بە دیاری تۆوێ خۆ بەبێ ئاو سۆز بووەم گیان بە دیاری تۆوێ جادەکەی سەرکەیە تاقە داری جادەکەی سەرکەیە تاقە داری جوابیش بەتەمایە هەرزەکاری جوابیش بەتەمایە هەرزەکاری مامۆستا عەدنان قادری بۆ مامۆستا مۆختار فەرەجی تایبەتە تایبەت بۆ هاوڕێیانی خۆشەویستمان مامۆستا مۆختار و مامۆستا عەدنان پێشەشیان بێ هەرکەس عاشقی بێ بە چاویا دیارە هەرکەس عاشق بێ بە چاویا دیارە عاشقان وەکوو من گیانە
کاری هردوو کیش بەتەمایان هەرزە کاری هەردوو کیش بەتەمایان هەرزە کاری صحة والعمي داي بشي داي داي بشار بۆ ئەدمینی کاناڵی خۆمان کاکە یوب تەهماسبی هەروەها بۆ کاکە بنیامینی خۆشەویست ئەدمینی کاناڵی مامۆستا فەرشاد بشي